وڵاتێکی زامداری بۆ مێژوو ئەبر ڕاوچی هاتن لە پشت دێوجامەی پیلانە دەستڕێژیان کرد ڕاوچی هاتن لە پشت دێوجامەی پیلانە دەستڕێژیان کرد لەپڕ زەوی زریکاندی ئاسمان لە خەو ڕاچڵەکە خوێنی کۆتر بوو بە لێزمە و بەسەر هەموو دنیا تکا لە پڕ زەوی زریکاندی ئاسمان لە خەو ڕاچڵەکە خوێنی کۆتر بوو بە لێزمە و بەسەر هەموو دنیا تکا پەڵەهەوری ڕەش و چڵکن خوێنی گەشی ئەستێرەکەی لە دەم و چاوی خەنجەر سڕی گوتیان هەتاو شەهید کرا پەڵەهەوری ڕەش و چڵکن خوێنی گەشی ئەستێرەکەی لە دەم و چاوی خەنجەر سڕی گوتیان هەتاو شەهید کرا گوتم هەرگیز باوەڕ ناکەم گوتم هەرگیز باوەڕ ناکەم گوتیان ئەوە ڕۆژنامەکان هەواڵدەرە نامۆیەکان وا دەبێژن گوتم نابێ هەرگیز نابێ گوتیان هاونێ ئەوە دەنگێ گوتیان هاونێ ئەوە دەنگێ گوتم ڕاستە بەڵام هەرگیز هەتاو نامرێ و ئەگەریش مرد هەر دڵۆ بە خوێنێکی هەتاو بۆ خۆی دەبێ بە هەتاوێ گوتم ڕاستە بەڵام هەرگیز هەتاو نامرێ و ئەگەریش مرد هەر دڵۆ بە